چەند کەس هەبوو خوانەناز بوو، تەواو پشتی لە خوا کردبوو، باوەشی بەم دنیا کاتێدا کردبوو، قیامەتی فەرامۆش کردبوو. خوای پەروەردگار بەندەکانی خۆش دەوێ. خوای پەروەردگار لەو کاتەدا نەخۆشی دەخا، ئەو بێدینە تووشی نەخۆشیەکی سەخت دەبێ، خۆشەویستێکی دەمرێ، ئازیزێکی دەمرێ، زەرەرێکی ماڵی گەورەی قورسی لێ دەکەوێ، دەربەدەر دەبێ و لە شار و وڵاتی خۆی دەڕواتە دەرەوە، تووشی نەخۆشی نەفسی و دڵتەنگی دەبێ و دڵی بە هیچ خۆش نابێ، تووشی هاوسەرێکی خراپ، ئەولادی نەکبەت و سەر بە کێشە و ئاژاوە دەبێ. لەم کاتەدا بەڕێزان ئەم ئینسانە بە ئاگادێتەوە، ئەم مەینەتیە وای لێ دەکا کە بەرەو خوا بگەڕێتەوە. چەند کەسمان بینی زۆر بێدین بوو، تووشی نەخۆشی سەخت بوو، سبحان الله، ئێستا خوا هیدایەتی داوە ئەو نەخۆشیە تەوبەی پێکرد. خەڵکم بینیوە ئەو پەڕی بێدین و چەپ بووە، کوڕی ئازیزی لە کارەساتی ئۆتۆمبیلا لەدەست داوە، ئێستا بەردەوام ئەهلی جومعە و جەماعەتە. ئەو مردنی کوڕی خوای گەورە لەسەر قەبرانەوە هیدایەتیدا گەڕایەوە بەلای خوای پەروەردگار. چەند کەس هەبوو ئازیزێکی لەدەستدا، کوڕێکی نادیارە، چۆتە دەرەوەی وڵات و بێسەر و شوێنە، ئەوەندە لە خوا پاڕاوێستا بۆتە دۆستی خوا، بەردەوام شەو نوێژ دەکات لە ژنان و لە پیاوان. خوای پەروەردگار لەگەڵ ئەو نەهامەتی و ناڕەحەتیەدا ئەو خۆشیەی لەگەڵایە. ئەو دەروە ئەوەیە کە تۆ لەگەڵ خوا ئاش دەبیەوە، جاوە لە هەمووان گەورەترە. دەروەکە ئەوەیە خوا دەروی خێر لێ دەکاتەوە، بە ئاگا دێنێتەوە، تەوبە دەکەی، لەگەڵ خوا ئاش دەبیتەوە. با بچینە دنیای ڕاستەقینەوە. زانای پایەبەرزی ئیسلام دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە کتێبە بە نرخەکەی خۆیدا مەوسوعەت ئەسماء الله الحسنى، لە ئەم کتێبە بە یەکبەرگی هەیە، بە سێبەرگی هەیە، بە چواربەرگی هەیە. ئەوەی کە چواربەرگی و لای منە لە بەرگی یەکدا لە مجەلەد یەک لاپەڕی 215دا لە ناوی پیرۆزی ئەڕەئوفدا کە ناوی پیرۆزی ئەڕەئوف باز دەکا، ئەم بەسەرهاتەمان بۆ دەگێڕێتەوە. ئەمە ڕووداوێکی ڕاستەقینەیە کە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای مفەسیری گەورەی قورئان و شارحی ئەسماء الله الحسنى ئەو زانە پایەبەرزە بۆمان باز دەکا. ئەفەرمێ کابرایەک هەبوو، دیارە ئەو لە دیمەشقی سووریا ژیا و ئەمیشە لێیە بووە، ناسیاوی بووە. ئەم کوڕە لە ماڵێکی هەبوو پارەیەکی یەکجار زۆر و سەرمایەدار دەبن، دەچێتە فەڕەنسا دەخوێنێ، کە لە فەڕەنسا خوێندن تەواو دەکا، بە سەروەتە زۆرەکەی باوکی شێوە پارەیەکی زۆری بە لێشاوی بێعەزیەتی لەبەردەستایە. ئینسانیش ئەگەر دینی نەبوو، پارەی زۆری هەبوو، عەزیەتیشی پێوە نەدی بوو، گەورەترین بەڵای توش دەبێ. ئەگە بەڵای دنیاشی توش نەبێ، بەڵای قیامەتی توش دەبێ. زۆر خەتەرە ئەوسیانە بەیەکەوە. بێدینی پارەی زۆر، پارەیەکی بێعەزیەت، بێڕەنج هاتێتە ژیفان و بەردەستەوە. ئەم کوڕە لە ماڵەوە هەر دینیان نەبووە هیچ، هەر لە باب و باپیرانیەوە ئەوەی ئاشنای نەبوون مزگەوت و دین و خوتبە و جەماعەت و جومعە بووە. پارەیەکیش زۆریشیان هەیە، فەڕەنساشی بینیوە، دەرگای واڵا بووە و توێتی بەهەشتی خوا ئەمەیە، ئەم فەڕەنسایە. بۆیە دڵە کە هاتەوە بۆ دیمەشقی سووریا، کۆشکێکی گەورەی دروست کرد. بەڵام چی خوا پێی ناخۆشە و نەهی لێ کردووە لەناو ئەو کۆشکەی ئەوا دەکرا. هەر لە ئێوارەوە خەڵکی کۆ دەکردەوە ڕەفیق و دۆستی خۆی لە عەرەق خواردنەوە، لە نێرگەلەی کێشان، لەو قومارکردن، پارەی بەلاش. ئەمجا دوور لە ڕووی جەنابتان و ماڵی خۆ مسڵمانان و بینەران و بیستەران چی ئافرەتی لەشفرۆش و خراپەکارە دایانهێنا و شەوتا باین لەگەڵیان ڕادەبواردن. خۆی دەفەرمێ کابرا کە بۆی باسکردن وتی كل الموبقات في البيت، هەرچی گوناهە گەورەکان و خوا پێی ناخۆشە لەو ماڵی مندا دەکرا. دەمگوت ئەوە دنیایە. بۆیە خەڵکانێکن وەرزانن ژیان ئەمەندەیە. قورئان دەفەرمێ ئەیەحسەب الئینسان ئەن یوترەکە سودا ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثەن وئەنەکم ئیلەینا لا تورجعون. تۆ بڵێ ژیان هەر ئەمەندە بێ و بێ لێ پرسینەوە ئەو خەڵکە بەڕەڵا کرا بێ و قیامەت و سەرنجامی خراپەکاران و چاکەکاران لێک زیان نەکرێتەوە. بغڕایە لەناو ئەو پەڕی مەلەزاتی دنیادا خەریقە غەرق دەبێ، لە هیچی کەم نییە، بە جنس بە تەواوەتی ڕادەبێرێ، لە ئەو پەڕی جەوی خۆی دایەتی و خۆش ڕادەبێرێ. بەڵام بەیانێکیان کاتێک کە لە خەو هەڵدەستەیە، ئەو دنیاە نییە کە شەو بەجێ هێشتووە، هەموو دنیا لەبەر چاوی وێنەکان دەجوڵێنەوە. تووشی نەخۆشیەکی دەگمەن دەبێ. ئەو نەخۆشیەش ئەوەیە بەڕێزان، ئەڵێ 20 جار دەستم دەبر بۆ پەرداخێک ئاو، 20 جار ئاوام دەکرد پەرداخەکە لەبەر چاوم دەجوڵە، یعنی لەبەر چاوم وێنەکان دەجوڵان. ئەگەر دەستم بۆ ئەم مایکە بدا دەبوو 20 جار ئاوام کردە دەستم پێی نەدەکەوت، 20 محاوەلەم دەکرد تا کەوچکێک دەهاتە دەستمەوە، هیچ شتێک لەو شوێنی خۆی نەدەما، تەواو ژیانم تاڵ بوو.
نەمدەزانی چۆن پەرداخی ئاو بخۆمەوە، چۆن کەوچکە چێک شتێک بدۆزمەوە. 20 محاولە ئەمجا دەستم بەری دەکەوت. هەموو دنیا لەبەر چاوم بەردەوام لە جوڵاندا بوو، وێنەکان دەجوڵان. لە ناو شاری دیمەشق و لە وڵاتی سووریادا ئەڵە 37 دکتۆری پسپۆڕم کرد، هیچ سوودیم لێ نەبینین، هیچ دەرمانێک سوودی پێ نەگەیاندم. ماڵ داخرا، برادەر دەوریان چۆڵ کردم، ئەوانە بەس بۆ ڕابواردن دانویست، کەسم بە دەورەوە نەما. باوکو کەس و کارێکی خۆی وتیان دکتۆرەکان دەڵێن 37 دکتۆرت کردووە لێرە چارەسەر نەڕوو لە ئەوروپاکە. چوومە ئەوروپا، لە ئەوروپا دکتۆرێکیان پێوتم، وتی من ئەو نەخۆشیەم خۆم بە دەرز وتۆتەوە بە قوتابیە دکتۆرەکانم، من بە دنیادا ئەو نەخۆشیەم ناساندووە، کەس لە من شارەزاتر نییە، ئەعلەمترین کەس بەم نەخۆشیەی تۆ منم. ئەگەر چارەسەری هەبێ 6 مانگ وەرە، 6 دانە مانگ لەژێر چاودێری دکتۆر و تەندروستیدا بووم، 1 زەڕە سوودم نەبینی، بەردەوام هەموو شتێک لەبەر چاوم دەجوڵایەوە. دەستم بۆ هەر شتێک پێڵاوێک دەمەویست لە پێیکەم، بە 20 دقە جووتێ نەعلم بۆ لە پێ نەدەکرا، چونکە پێڵاوەکان لەبەر چاوم دەڕۆیشتن، قاچم نەدەچۆ ناو پێڵاوەکەوە. ژیانم تاو لێتاڵ بوو. دکتۆرەکە پێوتم 6 مانگە هەوڵی خۆمدا، ئەم نەخۆشیە ئەوەندە دەگمەنە، ئیحتیمالی هەیە لە ناو بنەماڵەیەکە لە 13 ملیۆن کەسا 1 کەس تووشی ببێ، لە ناو بنەماڵەیەکە لە باب و باپیرانەوە لە 13 ملیۆن کەسا 1 کەس تووشی بێت، تۆ تووشت بووە. بەڵام من هیچم پێ ناکرێت لە ڕووی زانستیەوە. ئەو پیاوەش مسلمان نەبوو دکتۆرەکە، وتی بڕۆ بۆ هیندستان، لەوێ بوزی و ئەوانەی ئاین و شتیان هەیە، یۆگا و شت دەکەن، بەڵکو لە ڕێی یۆگا و شتەوە ئیستیفادەیەک بکەیت، یان بڕۆ بۆ ماڵی خۆت و لە وڵاتی خۆتا دانیشە هیچ کە پارە سەرف مەکە. بە ناومێدی گەڕامەوە، هیچ کەس لەو هەموو خەڵکەی لە شەوە سوورەکانی ماڵدا لەگەڵ مابوون هاوڕێم نەمان، تەواو کەسم بە دەورەوە نەما. کەسێک نەبێت لەبەر خاتری خوا لە ناسیا و خزمانم لە دەرگای داموتی کاکە تۆ لە ژوورە و ئاوا دەفەوتەی، بۆ نایە بڕۆین بۆ مزگەوت، بۆ دەرسی مامۆستا فڵان کەس، هەفتانە دەرسێک هەیە، زۆر خۆشە، ئیستیفادەیەک دەکەی، هەر تۆزە دڵت دەکرێتەوە. من تا ئەو کاتە سوزدەیەکی بە حەقم بۆ خوا نەبربوو. ئەتوانم بڵێم هەر شایەتمانم بە خوا نەهێنابوو، بەڵام هیچ دەرگایەکم نەمابوو، بۆیە بە ناچاری ڕووم کردە مزگەوت. لە ناو مزگەوت هاوتم خوایە، فترەتم باگە هاتەوە کە خوایەکی تاکو تەنهایە، ئەگەر چاکم بکەیەوە لەم بەڵایە ڕزگارم بێ لەم نەخۆشیە، نوێژت بۆ دەکەم. هەفتەیەک بەسەرەتێ پەڕووی دەرسەکە دەستی پێکردەوە چوینەوە، جاری دووەم وتم شەرت لەگەڵ خوا ناکرێ، خوای گیان من نوێژت بۆ دەکەم، ڕوت تێ دەکەم، بە حەق دەتپەرستم و تۆبەی ڕاستەقینە لە هەموو خراپەکان دەکەم، تۆ ڕەحمم پێ بکەی. ئەڵە وەڵڵی هەر لەو مزگەوتەدا بووم، هێشتا نەخۆم شۆردووە، نە نوێژێکم بۆ خوا کردووە، هەر بەس شایەتمانی بە حەقم بەخوا هێنا، ئەویش لە دڵی خۆما کەس گوێی لێم نەبووە، ئەوەی کەوتومە بەس خۆم و خوا دەیزانن، ڕەفیقەکەی تەنیشتم ئاگای لێ نەبووە، سوبحان الله دنیا لەبەر چاوم چاک بووە، دەست بەجێ شیفام بۆ هات، یەکسەر هەموو شتەکان ئاسایی بوونەوە. تووشی شۆک بووم، لەنا ئەو مزگەوتە هاوارم کرد، کوڕە خەڵکی نەچاک بوومەوە، هەموو دنیا وەک خۆی لێ هاتەوە، خەڵک هەموو سەریان سوڕما بۆ پیاو بووە دەکا، چونکە خەڵک هەموو شتەکان بە ئاسایی دەبینن، بەس لەبەر چاوی تۆیە وای لێ هاتووە، تەوازونت تێک چووە. ئەڵێ هاتمەوە خۆم شت جلەکانم گۆڕی، ماڵم هەموو ئەوانم فڕێدا و ماڵی نوێم دانا کە بێ شەرعی تێدا کرابوو. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ ئەو پیاوەیەکێکە لە دۆستانی خوا، ئێستا یەکێکە لە قورئان خوێنانی بەردەوامی ئەهلی مزگەوت بوو بە طلاب العلم، تۆبەی کرد لە نێوانی خۆی خوادا. بەڕێزان سەیری کە ئەو نەهامەتیە، ئەو نەخۆشیە، ئەو پەڕی دەروی خێری لەم ئینسانە کردەوە، دەروی کردەوە کە بە خوای ناساندەوە، کە عاقبەتی خێر بوو. بۆیە ئەم دینی ئیسلامە هەمووی ڕەحمەت و بەرەکەتە. إن الله بالناس لرؤوف رحيم. خەڵکینە دڵنیابن خوای پەروەردگار بە تەئکید دوو جار ئینە لەگەڵ لامی لە ڕەئوفن، دڵنیابن، دڵنیا خوای پەروەردگار دوو شتان لەگەڵ دەکا، ڕەئوف ڕەحیم، بە هەموو خەڵکی، بە هەموو خەڵکی ڕەئوفە. دەیەوێت لە خراپە پارێزراوت کە، قورئانی بۆ ناردووی، پێغەمبەری بۆ ناردووی، زانانی ئاینی مزگەوت، هەمووی دەیەوێت تۆ خراپە نەکەی. ڕەحیم کاتێکیش کە تووشی خراپەکە بووی دەستت لێبەر نادا، شتێکت نیشان دەدا بەڵکو سەرگەردان نەبی، بەڵکو بەرەو ڕەحمی خوا و بەهەشتی هەتایی بگەڕێیتەوە. بۆیە دەبێ بڵین دین بۆ تاکە، ڕاستە دین بۆ تاکە، بەڵام بەر هەموو بەرەکەتی بۆ هەر هەمومانە، نەک دین بۆ تاک بێ وەکو هەندێک خەڵک دەڵێن دیموکراسی بۆ هەمووان بێ. دیموکراسی هەر بۆ خۆی ڕیسوا بووە، هەر باوی نەماوە، هەر لەگەڵ کۆمونیستیدا خەڵک تێ هەڵدا لە هەموو وڵاتان. نەخێر، دین بۆ تاک، کەس نابێ بە زۆر مسلمان بکرێ دیندار بکرێ، بەڵام بەخوا بەرهەمی دینداری بەرەکەتی بۆ هەر هەمومانە.
بەرەکەتی ئەم خواناسی و ئەم مزگەوت و ئەم دەستی بە دەست نوێژە بۆ هەر هەمومانە بۆیە بگەڕێنەوە بۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها شتێک کە فریامان دەکەوێت ئەم فەرمودانەیە